پارلمان کوردستان به بهتر دنگ باوری دانی چیروان بارزانی جگر سروک پارتی دموکراتی کوردستان و وکا سروک نوی هرما کوردستان هاتا هلبجارتن ایرو سێشەممە پەرلەمانی کوردستان ڕوونشنا خۆیان تایبەت بە هەڵبژارتنا سەرۆکی هەرێما کوردستان لەدار خست و تێدا 81 پەرلەمانتار ئامادەبوون و نێچیروان بارزانی بێدەنگێ 68 پەرلەمانتاری بوو سەرۆکی هەرێما کوردستانێ پشتی بە داوی هاتنا ڕوونشنا پەرلەمان ئۆمێد خۆشنا و سەرۆکی فراکسیۆنە پارتی دە کۆنگرێکی ڕۆژنەمەوانی دەڕاگەهاند کۆ نێچیروان بارزانی وێ درێژ پێدەرە ڕۆڵە سەرۆک مەسعود بارزانی بە وێ هەمان ڕێباسێ بگرێبەر نێچیروان ئیدریس مۆستەفا بارزانی لە 21 ئەیلوونە ساڵە 1966 لە گوندێ بارزان دایک بووە دە ساڵە 1970 لەگەڵ ماڵباتە خۆی کۆچبەرێ ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بووە دەدەستپێکە خۆرتانیا خۆ دەبووە ئەندامێ پارتی دموکراتی کوردستان و کار و خەبات کردە لە کۆنگرێ دەهان لە ساڵە 1970 وەکە ئەندامێ سەرکردایەتیە پارتی هاتیە هەڵبژارتن نێچیروان بارزانی دە ساڵە 1996 دەوەکە جێگرێ سەرۆک وەزیرن هەرێما کوردستانی هاتیە هەڵبژارتن ژە ساڵە 2006 حتا 2009 سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بووە هەروەها ژە ساڵە 2012 و حتا 2019 سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بووە نێچیروان بارزانی کووەکە سەرۆکی هەرێما کوردستانی ئیرۆ هاتە هەڵبژارتن خێزاندارە و باوێ 4 زارۆکانە و زمانی کوردی فارسی ئینگلیزی بێ تەمامی دزانێ و عەرەبیژی حتا ڕادەیەکێ دزانێ